سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێ بێت ئەم جارە بە دوواداچوون دەکەینە سەر بەرهەمی گەنم و جۆ لە نێو هەرێمی کوردستان و کڕینەوەی لەلایەن حکوومەتی فیدرالی عێراق هاتووینەتە دەبەری مەغمور لێرە دەبینن بە سەدان و هەزاران لۆری وەستاوە کە هەر یەکێک لەم لۆریانە تا نزیکەی 40 تەن وە زیاتریش لە 15 تا 40 تەن گەنمیان هەڵگرتووە داناوێت ئەو گەنمە ڕادستی حکوومەتی عێراق و سایلۆکانی نێو هەرێمی کوردستان بکەن. بابزانین کێشەی جوتیاران بۆ ڕادستکردنەوەی چۆنە، واستە و واستەکاری چەندە هەیە، کڕین و فرۆشتن و لەملا و لەولا کە زۆر جار جوتیار گلەیی دەکات دەڵێت لە نێو سایلۆکاندا هەندێک گەنم زۆر باشە وەرناگیرێ و هەندێک گەنمیش زۆر خراپە بەواستە وەردەگیرێت. بابزانین ڕاستی و دروستی شێوەی وەرگرتنەوەی ئەو گەنمانە بە چ شێوەیە؟ ئەمانە شۆفێری لۆریەکانن کە نۆرەیان گرتووە سڕێیان گرتووە گەنمیان بار کردووە وە خۆیان دەڵێن پێنج شەوە لە ڕێگا وەستاون پێم وایە تازە ناویان تۆمار کرابێت. تازە ناوتان تۆمار کردووە؟ پێنج شەوە وەستا ئێستا ناوت تۆمار کرا؟ بەرە دوێنێ باشە چۆن ناتوو لە سڕە دەوەستی و دواتر ناوت تۆمار دەکرێت بۆ ئەومە لەبەر چییە؟ طبعا مرتبطة مجموعة سيارات 500 سيارة أو زاد نفسه 500-600 سيارة بس هي 15 روج راست أم 5 روج راست أنا 5 روج هي أي لبداية راست أبو لبيش من سرى لبيش تربو 15 روج راست أبو وده سرى نفسه چەند تان گەنمت هەرگرتووە؟ 40 تانە یعنی لۆریەک دەگاتە 40 تەن 50 تانیشەیە 50 تانیشەیە ڕێژەکە زۆرە طبعا باشە هەموو قەرەبارەکەی چییە بۆ لۆریەوە چییە بس سڕا ینی جێبیست بوومە هەتا 20 سڕای گرتووە ئاخر زۆرە سیارەکان گەلک زۆرن هەر ئێرەش نییە سڕەش پێش لە باقرتی شەیە بە تەنیا ئێرە نییە برن گەنمی منتیقی هەولێری گەنمی منتیقی مەغموری ئەوەی باقرتی مەخموریش سڕەشتکان هەیە یعنی ڕۆژێ برنەکە 50 لێرە بڕوە 50 لەو لای دەڕۆ 50 لەو لای نیوە بەنیوە دەڕۆ ڕۆژانە چەند تان وەردەگیرە گەر بزانین والله زۆر وەردەگیرەوانێ ڕۆژێ 200 سیارە بەتار دەکرێت باشە سڕە و مەڕە بوویتە پارە واستە واستەکاریە وەک من نەدیتیتم نەداشتیم نازانم ناوە باشە ئەگەر ئێستا شۆفێرەکە بێ جۆتیارەکە بێ پەنادەباتە بەرواستە 20 ڕۆژ بۆستان زەحمەت نییە؟ بالقرآن أو زود بلبس يعني هو ده بيتصل شخصية كابراي بخوي واسطة جێبیست بووی واستە واستەکاری هەبی؟ جمال لي أبوه بخوي جيلي بلام بلام حکومەتی عێراق بە چەند وەردەگری گەنم لێرە؟ يك سعر بخوي يك سعر 506 درجة 506 درجة طبعا درجة 506 درجة دو زان صار مش فيصلة سه شهر زان سه و شسته باشە هەبووە لۆری ینی سڕی گرتبێ دواتر گەنمەکە وەرنەگیرا بێ زۆر هەیە زۆر ڕەفسەیە هەیە ڕەفسێت ڕەفس دەدرێت ئەو گەنمانە هەمووی مەغمور یا شوێنت کەش دێت ناوەڵات وچکابرە گوتێن لە عاجومران ڕابگرە حتا دێت ئێرە هەموو هەوە بە بەڵگەیان بەس قسەیە هەموو تێدا وەردەگیرێ هەموو وەردەگیری وەکو جوتیارێک کێشت چیە؟ چشکەوەیە مەغمور باشە چی باشە؟ وەڵی مەغمور ئەوەکانی زۆر هاتەوە بەنسبەت فەلاعی باشە؟ بەری خراپ نییە هێولێروانە هێولێر یعنی ئێمە 164 دۆرمان هەیە 70 دۆرمونی هاتەوە ئێرپانە 144 دۆرمی هەیە 71 تەن هاتەوە بەس لێرە کێشت چی حکومەتی عێراق بڕیار دەدا وانە؟ بەس کوردستانی خۆمان لەسەر وەزانە بەجواب نایە کاکات کو بەجواب خوا قبول دەکات 100 دۆرمی کابرا 5 تا 6 تەنی لۆ بێتەوە باشە بەس حکومەت وەزیری کوشتکۆ هەموو ڕۆژێ دەڵێ منە خەمی جوتیاریدا خەمی لە جوتیاری لۆ چۆن وانی یەک دەقە بزانین بۆ وانی ئەگەر وابی تۆ پەرخجازی ئێرە و ئەو شتەپەیە ئێوە بەغدایە کاکەەوە موچە دەبڕێت چۆن ئەمە چەند نێنەرمان هەیە لە بەغدایە هەدی بە شەریک نییە لە بەغدا هەدی ئەو نێنەرانێمە چتەکە ئەوان دەڵێن بەرگریمان کردو بەس بە حکومەتی عێراق نایەتە ڕایە ئەو وا دەڵێن باشە مەغمور چی باشترە بۆ نمونە مەغمور بە هەموو شتێکی باشترە باشترە چەند شەوە لێرە وەستاوە گەنمەکەت زۆرە تقریبان 15 ڕۆژ بێتنەوە 15 ڕۆژە کرێوبارەکەی زۆر نییە؟ زۆرە باشە تۆ پێم بڵێ ئێستاوە 100 وەردەگیرێ و گەنمە؟ بە قورعان ناوەکانی نووسیوە بەس ئینشاءڵڵا وەرەگیرێ گەرانتی هەیە وەربگیرێ؟ وەڵڵاهی ناوەکانی نووسیە و مدیر بە خۆی نووسیدی و
وتی ئینشاءڵڵا وەردەگرێتان وەردەگرین دەڵێن واستە واستەکاری شێ لە مەغمور واستە واستەکاری چۆن واستە واستە پارە خۆ دەدەێت ترێلەستە زۆرێ چەندی پارە دەدەن ترێلە دەزانی یعنی بۆ نمونە ترێلێ 5 وەرەقە 6 وەرەقە هەدە وەرەقەش دەستە زۆر 5 وەرەقە 6 وەرەقە دەدەن ئەتویشەکە بۆ خۆ دەبازم باشە زانین ئەو هەمە شەکەوا دیارە یعنی بوویتە احتیاجی احتیاجیە ئەمە ڕەوشی شۆفێرانی لۆریە کە لەسەر ڕێگای دیبەگە تا مەغمور وەستاون ئەمانە ژمارەی شۆفێری کوردن بێگومان ئەو لۆریانی کە هەموو وەستاون بەشی زۆریان شۆفێرەکان عەرەبن ئەمن تێناگەم زۆربەی شۆفێرەکان عەرەبن وانە بۆ كرد كمان برين كرد لوري بوري تفسالية كما کەمە باش چەند ڕۆژە لێرە وەستاون صار له عوية منها وصار عوية منها كرد لوري احتمال بعوية ده باش على عنما چەندە وەستاون ئەو گەنمە لە چێ دێ پێشوەخت بە خێراتی بۆ دەکەین زۆر سپاس کەناڵەکەتان دەکەین ئەمە 15 ڕۆژە ڕاوەستان 15 ڕۆژ 15 ڕۆژە لە مەفرەقی گوێر سڕەمانگە دێتە گەشتێرە لە گوێرەوە لە گوێرەوە ئەو ڕۆژ 16 ڕۆژ لۆ وایشەکە لۆ وایە ئەو ئیشەکە کاکە ناڕوە ئەوەی واستەوی دەستە خوارێ ئەوەی بە پارەی بدە دەستە خوارێ کوێ واستە کوێ ئەرێ وەڵە بەدە وەرەقەی دەبەنە خوارێ بە 12 وەرەقەی دەبەنە خوارێ ئێستا کە گەرمیان ڕەفز کردووە جیوانی هەیە جۆی هەیە گلێرەی هەیە شکانی هەیە ئەوەی تێیدا نەبووە گەرم هەیە لە ئاباژێدا کابرا بتە خوارن ئێستا ڕەفزێک کردەوە یعنی گەرمی باش هەندێک جار ڕەفز دەبی خراپ وەردەگیرێ بە واستە واستە هەیە پارە هەموو شتێک پارێست پارێ خەڵکانێکی زۆر بەناوی حەلافین بازرگانی بەو شتەی وەدەکەن و هەموو کۆمەتەکانیش دەزانی کوردی و عەرەبی کابرا 1000 تەن 2000 تەن گەنمی دەکڕی پڵای قوڕبەسەر کەم دەرامەتە دەچی بە پارێکی کەم مناسای دەیفرۆشی ئەو دەکردەوە کەوای کڕین و فرۆشتنی بازرگان بە گەنمی جوتیاران بەرێ دەکرێت هەیە هەیە زۆر هەیە علافدەی باشە ئەگەر بمانەوێت چای بکەیت بۆ نمونە ئێوە بەرپرسەکان جێبیستی دەنگیەوەن ئەگە بمانەوێت چای بکەن چ بکرێ باشە بۆ ئەوەی ئەو سڕێە نەگیرێت ئەو سڕە گیرێ با لەوێ ئیشەکەی بە ئاسانتر بنە خوارێ سایلۆ سەریعترکەن هۆپەرەکە سەریعکەن حەفارەکان زوو ئیشکە لە دەستی چێ سایلۆ لە دەستی حکوومەتی عێراقە حکوومەتی عێراقە کەوای ئەوان یاریەکە دەکەن بیانێت درين هذا نبيرادي هەر ئەوەندە پێڕادەگرن تەنی بە چەند وەردەگرن تانی بە 560 دەرەجەیەک شێست باشە تو پێم بڵێ لە چێوە دێوگەنمە هەمووی دەڤەری مەغموریە شوێن کەشە بود عێراقی ئەو چارناعیە سەیدانایە وەرەقی ڕسیدی تەوزیا کردی تا ئەو ڕسیدتەوە دەوی وەردەگری بە زۆ کاری ئەو ئیستعامەش زۆر شتا مەسەرەن لە هەموو محافزەکانی عێراق عەرەب هاتیە لێرە ئەمینترە لە خۆ لێرە سڕی گرتی ئیشی لێرە ئەمینترە لۆوی ئەمەش لێرە ینی لە کوردستان ئەمینترە عەرەبەکان دێنێت طبعا دێنێ ئێرە و کەس باش تۆ پێم بڵێت ئەری حسەی کوردستان کەمە لە کڕینی گەنم هەرچی عەرەبیشە گەنم دەتوانی بداتە سایلۆکان ئەو نەعەدالەتی بکری عرب تەزمیلی سایلۆ ئێرە دەکات عەرەب لۆ عەرەبی عرب دەبی لۆی دەکرێت لە هەندێرە هەولێر دەکرێت لە تەڕاعەکان دەکرێت لەنا گەنم فرۆشەکان دەکرێت لۆ کابراایشکە نییە فەرما ئەو تەڕەفز بوو ئەو دۆرە چۆ ئەو تەڕەفز بوو ڕەفزیان ئەو ڕەفتیان بوو ئەوە قەزێکی سیاسیە مەسەلەن جوتیارێک لە سنووری هەولێر ئەگەر 50 دۆنە معاردیەبی 5 سەنی لێ وەردەگرن بەزەکە جوتیارێک لە سنووری برێن عەزی شعبیبی دۆن متەنی لێ وەردەگرن 50 تەنی لێ وەردەگرن ئەوە قەزێکی سیاسیە کرایتە سیاسی کراسی سیاسی زوتیاری ئەمەش بۆتە قوربانی طبعا لە هەموو بوارەکان بوویتە قوربانی وجه قربانيون وين كم ددني ورقاي كم ددني هي زيادة تاني أو جهمي أربعين لينا كنيا بەداخۆ ینی بنیاد نەری هەموو دەوڵەتە لە گورە گەنم و تەماتە دەبێت دەست پێ بکات جارێ با بزانم تۆ عەلافیان جوتیار ئەم عەلاف کەوای تۆ دەکڕی و دەفرۆشی بەڵێ پێم بڵێ بۆ بەرهەمی ئێمە گەنم و جۆ ئەوەندە ساری دابەزیوە چێ مەسەلە بۆ دابەزیوە بۆ شکاوە مەسەلەکە سەبەبەوە یەکەم چەند جۆی کەونی سووری و ڕەفز لە مووسور دەگەڕێتەوە ئێرە دەگەڕێتەوە ئێرە دەگەڕێتەوە ڕۆژانە دە لێرە بە تا دەکەن جۆی خراپ بۆ دێت لێ سەر بنابی لێرە بازارەکەی گرانتە دەگەڕێتەوە لێرە بازار هەیە بازار ئێرە گرانترە لەوێ گرانترە گرانترە. چۆن دەبیتن بازار نەبێ و لێرە شتت گران ئەوە دەگەڕێتەوە ئێرکوانە دەگەڕێتەوە بەڵێ. باشە ئەی زۆر جار بازەوە دەکرێت نەعەدالەتی هەیە لە وەرگرتنی گەنمەکان لە سایلۆکە هەندێک خەڵکێک بناسی واستە هەبێ پارە بدرێ گەنمەکە وەردەگیر مەقسەد کام سایل و ئێرەیان جنوب
وڵی تر بەعامە تۆ تێبینیت چییە تێبینیم لەگە ساوی هەولێر هیچ عیبێکیانە لە وەرگرتن نییە حتا لەو هاوکاری جوتیاری زۆر بە ئاسانی گەرمەکان لێوەرگیرێ بەس لە مەغمور خەزای مەغمور ئەگەر سێ لۆری ببە ئێستا بە ناوی یەک شخصی بێ چ ڕەفز دەکەن هێچی دەکەنە دەرەجوو هێچ دەکەنە دەرەجەیەک هەر عینی گەنمیش بەزەوەی جوتیارەکە زیێت دەن ینی بە پێی ستاندار نییە میزان نەخێر بە پێی ئەوە چی ئەو گەنمە ئێستاکەەوە دەبینم گەنمێکی جوانت داناوە ئەو گەنمەیان ئێمە بردمانە سایلۆ کام سایلۆ سایلۆی مەغمور ئەو گەنمە جوانت بەدەسان باشە ئەو گەنمە یەک دنێک چیسەرەی مردی تێدا بۆ ڕەفزیان کرد یەک دنێک لە چەند تانی یەک دنج تێدا بوو لەک مچین بچینە برێ لە 10 کیلۆی لە 20 کیلۆ یەک دنج تێدا بۆ ڕەفزیان کرد پێ دوایە ینی نەعەدالەتیە بەرە نەعەدالەت لە بەرەوەی ئەو گەنمە نەی خواردیە ئەگە خواردبی حەقی خۆیتیان باشە تۆ پێم بڵێ بۆ ئەوەی جوتیاری کوردستان داهاتەکەی باش ببێ چ بکرێ باشە بەڕای تۆ بەڕای من پشتگیریەکەمان لێوەرگرن بە زیادەوە عیبمان ناوی بەس پشتگیری ئێمە زۆر کەمە 108 کیلۆیە ئێستا من بەخۆم عردم هەیە لە عەلیاوی ماری شێخی خەچی ئەو گوندەیمە لە ئەفتا ئەف دوێنمی 9 تەنم لێوەرگیرەیە سایە گەنمەکەم 6 تەنی کردیا ئەم چی لەو گەنمی بکەم دوای چی لێ دێت دەتەنی دەبی لێرکوانیان کتابەکەی بفرۆشم یان دەتەنی تەسبیر کەم باقی گەنمەکەی دەبی ڕەوانی خوار و کەم یان بیبمە مەغمور یان بیفرۆشم بیدەمە عەرەبان ئەویش قازانجەشی ئەو تۆنی قازانجەشی ئەو تۆنی هەر سەر و بەردێتە دەرێ بخۆیگە بیفرۆشی پێم بڵێ چ زانیاری تێ سەبارەت بە وەرگرتنەوەی گەنم لە سایلۆکان کارەکان باش بەڕێوە دەچن زۆر زار دەگوترێ واستەکاری ڕۆلی زۆرە پارە بدە گەنمی خراپ بدە بە گەنمی باش شتیوانە لە هەولێر لە سایلۆی هەولێرە زۆر زەحمەتە سایلۆی هەولێرە بەڕاستی شتەکان هەموو بە حەقی خۆی وەردەگری دەرەجە یەک دەرەجەیەکە دەرەجە دوو وەردەگری ئەوەی کە ڕەفز دەکرێت دەگەڕێتەوە دەرێن هیچ نەعەدالەتێک نییە ئەوەی کە دەگەڕێتەوە دێدێرکانە یان گەنمەکەی سنی لێدا چیسەرە خواردیتی یان پیسە گەنمەکەش یاو نییە بۆ سایلۆ باشە ئەگەر لە سایلۆی هەولێر وە خۆت دەڵێ باشبی لە کامە سایلۆ خراپەی مەغمور چۆنە مەغموریش هەتا عەدەکی زۆر چاکە مەغمور بەڵام سایلۆکانی عێراق بەعام جنوب هەمووی خراپە من گەنمی ئێرکان ئەو گەنمێکی خراپە دەکڕمەوە زۆر ئاسایە لە برا فەلاحەکان وەردەگرم گەنمی زۆریشم وەرگرتووە تعویلم کردووە بۆ جنوب وەریان گرتووە لە جنوب وەردەگیرێ بەڵام لە سایلۆی هەولێر شتیوانیە زۆر بە زەحمەت سایلۆی هەولێر هەر گەنمەک کە شیاو نەبێ بۆ ئار دەست نەدە خاوێن نەبێ یان ئەوەتە سن و چیسەرە لێی نەدابێ کە لێی دابێ وەری ناگری ئەوەی کە ڕەفزە کێشەی هەیە کێشەی هەیە لە خزمەتکردنی زۆر بەڕای تۆ کێشە لە سایلۆکانی کوردستانیە بەس دەیە عێراقەیە بڕوادەکەی بەشی هەر زۆری لە دانەوێڵەکە هەیە دانەوێڵەکە کێشەی هەیە دانەوێڵەکە سن و چیسەرەیە زیوانە گلێرەیە شتی پیسی تێدا هەیە کوچ تێدا هەیە نەشیاوە بۆ خواردن سایلۆش ڕەفزی دەکە ناچارە ڕەفزیکە چەند ساڵە تۆ جوتیاری وڵات تقریبان 10 ساڵ 10 ساڵە باشە پێم بڵێ هەموو جارێک جوتیاری کوردستان دەڵێ ئێمە لە زەرەرداین وەزعمان خراپە ئەو ساڵ چۆنە وەزاتان بەعام وەڵی باش نییە کاکە دیسان باش ناوە چۆن ینی چۆن ئەی چۆن ئەو بەردەوام یعنی کارەکانیش بەردەوام بەرهەمەکان ئەو ساڵ زیاتریشە ئێقەیدینیا من عادم هەیە چی لێ بکەم هەر دەبی تۆی بکەم و هەر دەبی گەنمی بچین جوتیار زەرەری کردو ئەم ساڵ زەرەرەکەی کاکامەرە ئێستامە تەسمی لە حکوومەتەکەی نازانین کەنجی پارە دەداتێ عێراق ترستان هەیە پێشتریشتان وەرنەگرتیە 2014مان هەیە 15مان هەیە 16مان هەیە پارەمان وەرن یعنی ئێستا تۆ گەنمەکەش دەدەی کە ڕێژەیەکی کەمیشت لێ وەردەگری هەر ترست لەوەی هەیە کە پارەکە دیسان تاخیر بەسی چارن دەخۆ ناچی بە 250 بیفرۆ پێش نیازت چێ بۆ حکوومەت بازارتان بۆ بدۆزێتەوە باشتر نییە حکوومەت خۆی وەرگێ لە ئێوە حکوومەت هێرێم ناکرێ حکوومەت هێرێم لێرە لێمان وەرگری زۆر زۆر باشترە با بە ساارێک کەمتر بیت یعنی ئێستا برێن سایلۆ بە 560 وەردەگری دەرەجەیەکەی کاکەو با بە 450 وەرگری بەس بە رازینە ئەگەر حکوومەتی عێراق بە 560 وەردەگری بە 450 دەدەن بە 450 پارەکە نەقت بداتێ ئەم ساڵ وەکو وەزارەتی کوشتتوکاڵ باسی لێوە دەکات یەکێتی جوتیارانی کوردستان باسی لێوە دەکات ڕێژەی بەرەمێنانی گەنم و جۆ لە نێوەڕێمی کوردستان زیادی کردووە ینی بەپێی سەرچاوە فەرمیەکان تاوەکو ئێستا ئامارێکی دەقیق نییە بەڵام نزیکەی 2 ملیۆن تەن گەنم لە کوردستان بەرهەم هاتووە لەگەڵ ئەوەی کە لە سنووری هەر چوار پارێزگا و هەموو بەرهەمە گەنمە بەرهەم هاتووە
بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عێراق ئەم ساڵ 390,000 تەن گەنم 390,000 تەن گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان لە کۆی نزیکەی 2 ملیۆن تەن گەنم. کاک حوسێن بەرپرسە لە یەکێتی جوتیارانی کوردستان. کاک حوسێن ئەو ڕێژەیەتان پێچۆنە ئێستا؟ ڕێژەکە دەڵێ نزیکەی 2 ملیۆن تەن بەرهەمی جوتیاری خۆمانەیە. حکوومەتی عێراق 390,000 تەن وەردەگرێت. ئەمە باش بووەمە، ئەمە پێ وایە شتێکی دادوەرانە بێت؟ پێشنەکی بەخێر بن. بەڕاستی کێشەی زۆر گەورەیە، نەعەدالەتێکی زۆری تێدا دەکرێت لەبەر ئەوەی زەوی هەرێمی کوردستان زەویێکی بەپیر بە بەرەکەت ئێستاکە نزیکەی 2 ملیۆن تەن گەنم هاتیە بەسی ئەو سال. ئەو ساڵ ئێستا ئەوە یەک لە نمونونەکانی ئەو ساڵە گەنمی ئەو ساڵە ئەو ساڵەوە ئەوە دەرەجەیەکە بە تاکی ئەوە دەرەجەیەکە لەسەر شەقام ڕووکراوە. زیاتر مختبەر ژێک لای دەکاتەوە، بەڵام بکە تەمەشای دەکەی گەنمەشی زۆر. ئەوە چی لێ دەکا و گەنمە لەسەر شەقام؟ ئێستاوە چەندی دەکات ئێستاکە 320,000 دەکا یەک تەن 320,000. باشە حکوومەتی عێراق تەواوی گەنمەکانی شارەکان و پارێزگاکانی لەژێر کۆنتترۆلی خۆی وەردەگرێت، بەڵامی هەرێمی کوردستان وانی. ئەوجا ڕوونتر کار کامەران ئێستاکە لە بۆ هەرێمی کوردستان 340,000 دانرایە بە هەولێر و سلێمانی و دۆک. ئەو 340,000 دیارە 340 یاخود 390 390,000 بەڵام پار 340,000 بوو. ئەو سار 50,000 ینی 50,000ەکەش تێری فەلاحی هەرێمی کوردستان ناکە بەڕاستی. بەڵام ئێستاکە لە بۆ یەک دۆنم 108 کیلۆ دانرایە. باشە فەلاح 108 کیلۆ چلێکانی لە دۆنمەک. بەڵام بێ حکوومەتی عێراقی هەر لە زۆر گەزرا و ئاوا بە دۆنمی 1000 کیلۆ دانرایە. ئەوە نەعەدالەتێکی گەورە بەرامبەر بە جوتیاری کوردستان دەکرێت. بەڕاستی نەعەدالەتێکە زۆر زەقا غەدرەکی زۆر گەورە دەکرێت. بەڕاستی ئێستاکە ئەو جوتیارانە نازانە و گەنمانە چلێکن دێنن ئەلێرانە لە ناو تەڕە ئەندەی فرۆشن. یعنی ئەوانش ئەگەر بێت و کە تەسمیری دەکەن لە بۆ مەخموری دەبن کە لەو مەخموری دەبن کرێ لۆری ئێستاکە بۆ نمونە 50 تەن ببن 2 ملیۆن 2 ملیۆن و نیو دەبی کرێ بدەنە شۆفێری لۆری وەرەقە دەبی وەرەقەی مەخمور بکردنەوە. ئەلێرانەش کابرا ئەگەر 6 تەنی هەبی 6 تەنی لێ وەردەگیرێت لەبەرەوەی 108 کیلۆ. ینی لەوەش نەعەدالەتیش زۆرە. وەرەقە لە هەولێرێ تەنی بە 100,000 دینارە بە 9,000 دینارە. باش ئەو جوتیارە قوربەسەرەیە سەمات دەکڕی تەرەکتەر بنەتۆ ئاودان کرێکاری لێ دەگری. باشە چیلۆ دەمێنێتەوە چ بکرێت بۆ بۆی دۆخی جوتیاران باشبی لە کوردستان؟ ئەم ساڵ بەرهەم زۆرە، بازار نییە، شوێنێک نییە حکوومەت لیان وەربگرێتەوە. چ بکرێت باشەیەوە وەکو نوێنەری جوتیارەکان؟ داواتان داواکاریتان چییە؟ کاکامن ئەمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین، وەزارەتی کشتتوکاڵ، وەزارەتی بازرگانی ساڵانە پلانیان هەبی. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستاکە پلانی نییە لە بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران یان ساخکردنەوەی. ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان پارەی نییە و پێی وەرناگیرێ با بازار لۆ بدۆستەوە با ساغی کاتەوە، وەکو ئێستاکە ڕەزیل و لە بازار بکەوی و کەس لێ نەکردەوە. یعنی گوناها ئێستا تەنی بە 300,000 دینار. بەڕاستی جوتیار نازانی چی لێ بکە. بۆ نمونە ئەو سار دەبایە لە بەعوز هەندێک گەنم وەربگیرێت. بەڕاستی ئەو گەنمەش بنەتەوەیەکە بەخۆی وەزارەتی کشتتوکاڵ دەستخۆشیان لێ دەکەن کە تەوزیعیان کرد بە پارە تەنی بە 400,000 دینار بە سەبرا جوتیارەکان. گەنمی هەولێر 2 بوو، هەولێر 4 بوو، جیهان 99 بوو. بەڵام هەتا ئێستاکە یەک تەنی وەرنەگرتەوە. من بەخۆم یەکم لەوانە ئێستاکە گەنممەیە و لەوانم وەرگرتیە و بژارم کردیە و ئەمەلەم لێگرتیە. ئێستاکە هەتا ئێستا کاکمایر ئەو ڕۆسەرە چۆبێ کشتتوکاڵی کشتەپەیە تەلەفۆنی لۆ کردیمە دەرێ ئەمە بە قەرد بە 450,000 دینار وەردەگرینەوە بە قەرد. ئەوجە قەردەکە نازانی کەنجینە لۆ کەنجینە. وای لێ هاتووە عەرەبێک بێ گەنمی کوردستان بکڕێ بۆ خۆی قازانج بکە. ئەوجە کامەران باشە عەرەبەکە دێ بەڕاستێکە عەرەبەکە نێ هەر هیچ ناکاتن. بەڵام ئێستاکە لە مووسر ئەو گەنمەی بعوسی خۆمان کە دەرێن بعوز یعنی لە وەزارەتی زراعی خۆمان ئەوە دەکرێت تەخسیس دەکرێتن. ئەوان بە 590,000 وەردەگرنەوە دەبا لە سایلۆ زیاتر وەرگرنەوە. ئێستا دەرەجەیەک لە سایلۆ بە 506,000 دینارە. معقولە ئێستا بەعوز یعنی گەنمەکی زۆر چاک گەنمەکی ناعیم ئێستاکە بە 450,000 دینار کرێ و هەموو شتەکیش لەسەر خۆت ببێوێن دەرێت.
حکوومەتی عێراق گەنمی جوتیارانی عێراق بە شێوەیەکی بەرچاو بە فراوانی هەر هەمویان وەردەگرێت نرخێکی دیاری کردووە بۆ دەرەجەیەک دەرەجە دوو دەرەجە سێ بەڵام بۆ نێوەرێمی کوردستان حکوومەتی عێراق وەکو هاوڵاتی عێراقی مامەڵە لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان ناکات 390,000 تەن گەنم وەردەگرێت پێشتر قسەی زۆر لەسەرەوە دەکرا لە سایلۆکانی هەرێمی کوردستان یاری بە کوالیتی گەنمەکان دەکرا هەندێک جوتیار گلەی ئەوەیان دەکرد کە هەندێک جار واستەکاری چوزانم کۆمەڵێک ڕێوشێن دەگیرێتە بەر جوتیارێکی خاوەن گەنمی باش بە قوربانی جوتیارێک دەکرا کە گەنمی خراپ و ئەویش لە ڕێگای ئەوەی کە بڕێک پارەی دەدا ئێستا کاکێ من بەڕێوەبەری سایلۆی هەولێرە بە وەکالەت لەگەڵمە هەندێک پرسیاری لێ دەکەم کاکێ من سڵاوت دێبێت سەبارەت بە واستەکاری دۆخەکە ئێستا چۆنە پێشتر گلەی ئەوە جێبیست دەبووین هەندێک جارکە گەنم وەردەگیرە لەم لاو لەولا واستەکاری هەبوو ئێستا دۆخەکە چۆنە چۆن دڵنیابین کە لێرە بە شێوەیەکی دادپەروەرانە کاروبارەکان بەڕێوە دەچێت ڕۆژانە فەرمانبەرەکانی سایلۆی هەولێر لە هەشتی بەیانیەوە لە خزمەت هاوڵاتیاندانە تا 5 تا 6 ئێوارە هەموو ڕۆژ بێ ئەوەی هیچ پاش و پێشێک بە نۆرێ هیچ کامیۆنە گلۆری هیچ بار هەرگەیەکی برا جوتیاران بکرێت پرۆسەکە زۆر بە شێوازێکی شەفاف و ئاشکرا پرۆسەکە بەڕێوە دەچێت کەوایەوە ئامادەن کەسێک ڕخنەی هەبێ ئامادەن ڕخنەوە بە دڵنیایەوە ئێمە گوێگری هەموو ڕخنە و پێشدیاری هەموو هاوڵاتیەکی دڵنیای تەواویش دەدەینە هەموو جوتیاران کەوا ئێمە لە سالۆی هەولێر ئەو گەنمەی کە وەری دەگرین بە ئەمانەتەوە وەری دەگرین پرۆسەکە زۆر بەو پەڕی بەرپرسیارەتەوە ئێمە بە ئەستۆمان گرتووە لێ ناگەڕێن هیچ یاریەک بە دەرئەنجامی پشکنینەکان یان بە هیچ دەرەنجامێک باشە کاکێ من 390,000 تەن بەغدا وەردەگرێت گەنمەکە لە جوتیارانی کوردستان وەردەگرێت پشکی هەولێر وەک دەزانین 110,000 ینی دابەشکردنەکە پێ دوایە دابەشکردنێکی دادپەروەرانە بێت یان جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەکەوە بە تایبەتیش هەولێر تا ڕادەیەک ینی بەشیان دەخۆ بەداخەوە جوتیارانی ئێمە نیگەرانن لەو پشکێکەوە بۆیان دەنیشان کراوە بڕی بەرهەمی جوتیارانی خۆمان لەو بڕە زۆر زیاترە 110,000 تۆن زۆر کەمە لە چاو ئەو زەویە فراوانە پیتوە بەرەکەتەیکەوە لە دەشتەکانی دەوروبەری شاری هەولێر و لە هەموو ناوچە کشت و کاڵیانەکانی شاری هەولێر ئەو بەرهەمانێکەوە بەرهەم دێن لە 110,000 زۆر زیاتر بەڵام ئەو بڕیارێکەوە حکوومەتی ناوەندی عێراق سەپاندویتی بەسەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی وەروەها بەسەر شاری هەولێر نادات پەروەری تێدا هەیە بەداخەوە ئێمە زۆر زیاتر لە جوتیاران نیگەرانترین بەڕاستی ئەو بڕیارە دەبێتە مای ئەوەی کەوا کێربی کشت و کاڵی لە کوردستان بەرەو پاش بچێت جوتیاران هان ناداتکەوە زیاتر وابەستەی زەویەکانی خۆیان بن زەویەکانیان لە دەست دەبێتەوە پشکنینەکان چۆن دەکرێت ئێستاوە دەبینین چۆتە سەر قەپان پێم وایە قەپانەوە نیە پشکنینەکان هەموو تیمی خۆمانن یان لە بەغداوە دێن خەڵکێک زۆر جار کارمەندی لە وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقەوە بە ئیفاد دێنە سایلۆی هەولێر بەڵام ئەو تیمانی ئێستا و کارمەندانی لە میزان و لە پشکنینی تاقیگە و لە هەموو ئەو شوێنە هەستیارانە کە کار دەکەن هەر هەمویان کارمەندی خۆمانن بێکێشە و بێگرفتن هەمویان ئەزمموی باشیان لە کاری خۆیان هەیە دەتوانین دەرئەنجامی هەموو بڕیارەکانی وان بە 100% بە یەقین وەری بکەین باشە گەنمی باشمان زۆرەیان کەمە ناوچە بەندی کراوە ناوچە هەیە گەنمەکانیان زۆر باشتر لە چاو ناوچەچی دیکە ئێمە شێوازی وەرگرتنی گەنمی پارێزگای هەولێرمان لە چوارچێوەی بڕیارەکانی لیژنەی باڵای بە بازارکردنی پارێزگای هەولێر لەوێ ئێمە خشتەیەکمان داناوە لەو خشتەیە هەولێرمان دابش کردو بەسەر ناوچە بۆ ئەوەی زیاتر جوتیاران خەرجی زۆتریان نەکەوتە ئەستۆ کاتێک کە ڕۆژانە دێن سەردانی سایلۆی هەولێر دەکەن بۆی بە کەمترین خەرج و بە زووترین کات دەتوان گەنمەکەی خۆیان ڕادستی سایلۆی هەولێر بکەن بۆیە ئەو ناوچە بە ناوچە هەیە هەندە کێشە و گرفتی کشت و کاڵی هەیە هەندە ناوچە هەیە گەنمەکان زیندەوە لێداوە سنووچی سەڵە لێداوە بەڵام بە شێوەیەکی گشتی گەنمەکان تا ڕادەچی باش گونجاوە باشە سایلۆکانمان بە شێو هەموو گەنمە دەکا کە لە کوردستان هەیە نەخێر توانای وەرگرتنی ئەو سایلۆیە تەنها 140,000 تۆن گەنمە 6,000 تۆن لەو بەنزانە توانین بە کۆگای بکەین و 80,000 تۆنیش دەتوانین لە پەنکەرەکان وەری بگرین ئێمە چەند بنکەیەکمان هەیە لە سنووی پارێزگای هەولێر بۆمبەستی وەرگرتنی گەنم بەڵام چونکە ڕێژەکە 110,000 لە حەجمی ئەو سایلۆیە کەمترە بووی ئێمە تەنها لە یەک بنکە وەردەگرین تەنها لە سنتەری ئەو سایلۆی ئێرە وەری دەکەین
بەرهەمی ئەم ساڵی گەنم و جۆ لە نێوەرێمی کوردستان بەرهەمێکی هات و خێر و بەرەکەت بوو. جوتیارانی هەرێمی کوردستان دەڵێن دڵمان خۆشە بە بەرهەمەکەمان، بەڵام بەهۆی نەبوونی بازار دڵتەنگ بووینە. بەشێکی زۆر لە جوتیارانی کوردستان ئێستا گەنمەکانیان ڕادستی سایلۆکانی هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر دەکەن. دەڵێن گەنمەکان دەدەین، بەڵام نازانین کەی حکوومەتی عێراق پارەکەمان پێدەدات. بۆیە پێشنیاز دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان یان گەنمەکانیان بکڕێتەوە یاخود بازارێکیان بۆ بدۆزێتەوە لەوەی ئەو هەموو بەرهەمە جوانەی گەنم و جۆکە لە کوردستانەیە نابێت لەسەر شەقامەکان بکەوێ و چاوەڕێی ڕۆژگارێک بکەن کە نازانرێ چارەنووسیان بەچی دەگات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.